قۆناغی نوێی بە ئەلکترۆنیکردنی فۆرمی خۆراک دەستی پێکرد و سیستەمەکە لە ڕێگەی ئەپێکەوە کاراکرا. لەم قۆناغەدا پێویستە هەموو وڵاتیان زانیاریەکانیان داخل بکەن و فۆرمی خۆراکیان نوێ بکەنەوە. بەڕێوەبەری داتا و زانیاری لە وەزارەتی بازرگانیی عێراق دەڵێت ماوەی مانگێک لە بەردەم وڵاتیاندایە و بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێمیش دەڵێت هەر کەس فۆرمەکە بە شێوەی ئەلکترۆنی پڕ نەکاتەوە بەشە خۆراکەکەی دەبڕدرێت. تحديث البيانات راح يكون شهر، مدة شهر لهذه المحافظة. طبعا في حالة عدم وجود بطاقة موحدة، البرنامج يعتمد على بطاقة موحدة، يستلزم استخراجها والعمل بها. راح يكون هذا البرنامج يقارن بين المتوفين أو المسافرين ما راح يقبلهم، وبالتالي تصل الحصة التموينية إلى مستحقها. براستي أوي لا عندنا أو فورما برنكاتا أو سيستم النشط أو سيستم كوا باش خوراكي راد جيرة ناك نبي نادري حتى أو كاتي أو بصلاي بو بردك لتوان لا سيستم كذا. وداواج لهولات عندك إنها مو أوانك تا استا كارت اجتماعية نية كارت اجتماعي دير كان شو كبراستي كارت اجتماعي نبينا تواني برجالينا أو سيستم بكي. پرۆسە ئەلکترۆنیەکە لە پارێزگای ڕەبجەوە دەستی پێکردووە و شارەکە وەک پارێزگایەکی سربەخۆ جیاکراوەتەوە. لەم قۆناغەدا تەنیا نوێکردنەوەی فۆرمی خۆراکە و پاژەوەش تۆمارکردنی ناوی و منداڵ و گواستنەوە لە سیستەمەکە دەست پێ دەکات. تەنها ئەبدێتی زانیاریەکانە لەبەرەوەی کە هاوڵاتیەکی زۆر پرسیارەکە لەسەر مۆزوعی تۆمارکردنی مناڵ لەبەرەوەی کە نزیکەی 2 ساڵە بێ وەستاوان پرۆسەیە تەبیعی زۆر خەڵکیش بەدەستسوونی بووەکە ناقیشیان لەبەری بێبەشە بن لە بەشە خۆراک هیچ شتێکنی ڕاستەخۆی ئێستاکە بتوانینەوە بکەین تەنها قۆناغی ئەبدێتی زانیاریەکانە پێویستە هەموو هاوڵاتیش ئەو قۆناغە جێبەجێ بکات بۆی بێبەش نەبێت لە بەشە خۆراک و ئینشاڵڵا لە هەنگاوەکانی داهاتوە لە 2 مانگی داهاتوە دوایەوەی کە ئەو فترێ تەواو بوو ئەمە ئینشاڵڵا دەستەکەین بە جێبەجێکردنی داواکاری هاوڵاتیان. ماوەی 2 ساڵە تۆمارکردنی ناوی منداڵ لە فۆرمی خۆراک ڕاگیراوە. شێواز و سیستەمە ئەلکترۆنیەکە سەرجەم پارێزگاکانی عێراق دەگرێتەوە و هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیانەوە دەتوانن زانیاریەکان داخل بکەن و فۆرمی خۆراکیان نوێ بکەنەوە. سامە فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.